بەناوی خوای گەورە و میهرەبان، ئایزانم لە پەیامەوە سڵاوتان لێبێ و بەیانتان باش. لەگەڵ هاوکارم جەلال محەممەد لە پرۆگرامێکی تایبەتی پەیامی ڕۆژ لەگەڵتان نەبین. بینەرانی عزیز، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان تەرخان کردووە سەرتاپایی بۆ یادێک لە هەفتەی شوباتی ساڵی 2011 و ڕۆژانی دوایی، بە تایبەتی دەردەدڵێکی هەمیشەیی و بەردەوامی لەگەڵ کەسوکاری شەیدانی هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی، کە دیارە دەزانین لە هەفتەی شوباتی ساڵی 2011 بەهۆی نادادی و نادادگەری و قۆڕخکاری دەسەڵاتی سیاسی و دارایی و هەموو جومگەکانی هەرێمی کوردستان بینیمان کە خەڵک چۆن ڕژایە سەر شەقامەکان، کە لە بەرامبەر وەڵامی داواکاری خەڵک بە فیشکی هێزانمنیەکاندا کەس شەهید کران و زیاتر لە 200 کەسیش بریندار بوون. ئەمڕۆ 9 ساڵ بەسەر و یادەدا تێدەپەڕێت کە گرنگە ئێمە میلەتی کورد بە تایبەتی دانیشتوانی پارێزگاکانی هەڵەبجە و سلێمانی و دوهۆک و هەولێر لە خۆمان بپرسین ئایا چ گۆڕانکاریەک بەسەر ئێمە داهاتووە یا بەسەر سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان داهاتووە لە پاش 9 ساڵ، وایە ئێمە دەبێت ئەو ڕۆژانە لە بیر بکەین، کەی دەبێت لە بیریان بکەین. لە سەرچاپای بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆ کە تەرخانمان کردووەوە کاماژم پێکرد بۆ دەردەدڵێک لەگەڵ کەسوکارەکانی شەیدانی هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی لە خزمەتتانە دەبین تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن. لەگەڵ ئەمەشدا کۆمەڵەیەک زانیاری گرنگمان بۆ ئامادەکردوون کە بۆ هیوایی تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن. وەک هەمیشە دەستپێکی بەرنامەکەمان دەچینە لای پێشبینی کەش و هەوای شار و شارۆچەکانی کوردستان با بزانین کەش و هەوا لە هەرێمی کوردستان و شارەکاندا چۆنە. ئازان بڕگەی یادەوەری بڕگەیەکی هەمیشەیی پەیامی ڕۆژە لە ساڵ ڕۆژێکی وەکو ئەمڕۆ کە هەفتەی شوباتە، با بزانین لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە ساڵانی ڕابردوو چی ڕوویداوە. شانزەی دوی ساڵی 1992 تیرۆرکردنی دووەمین ئەمینداری گەشتی حیزبوڵڵای لوبنانی عەباس موسەوی لە ئەنجامی بۆردومانی ئیسرائیلدا لە تەمەنی 40 ساڵیدا. عەباس موسەوی دووەمین ئەمینداری گەشتی حیزبوڵڵا بە یەکێک لە نەیارە سەرسەختەکانی ئیسرائیل و زایۆنی دادەنرا. ئەو خوێندنی شەرعی خۆی لە حەوزەی نەجەف تەواو کردووە. ساڵی 1982 بەشێک بووە لە دامەزرێنەرانی حیزبوڵڵای لوبنانی و پاشتر بووەتە بەرپرسی شورای ئەو حیزبە. ساڵی 1991 پاش ئەمیندارەتی شێخ سوبحی توفەیلی بووەتە ئەمینداری گشتی حیزبوڵڵا و تەنها ماوەی 1 ساڵ و چەند ڕۆژێک لەو پۆستەمایەوە و پاشگەڕانەوەی لە ئاهەنگی ساڵیادی تیرۆرکردنی شێخ ڕاغب حەرب لەلایەن هێزێکی ئیسرائیلیەوە تیرۆر کرا. 16 ساڵی 2011 دەستپێکی خۆپیشاندانەکانی کوردستان لە سەرای ئازادی شاری سلێمانی کە پێشتر دەستگاکانی ڕاگەیاندن و جەماوەری شاری سلێمانی ڕایانگەیاند کە بۆ پشتگیری لە خۆپیشاندانەکانی تونس و میسر دەبێت، بەڵام پاشتر بووە داوای ماف و خۆشگوزارانی و بنبڕکردنی گەندەڵی. خۆپیشاندانەکان ماوەی 63 ڕۆژ بەردەوام بوو
پۆلیس و دەستگا ئەمنیەکان چەندین جار هەوڵێندا کۆتایی بەو خۆپیشاندانانە بهێنن بۆ ڕێگری لە پەرەسەندنی خۆپیشاندانەکانیش چەندان گەنجی شاری سلێمانی بوونە قوربانی و گیانیان لەدەستدا کە تا ئێستاش ئەنجامدەرانی ئەو تاوانانە نەدراونەتە دادگا و لە پەنای حیزبدا دەسوڕێنەوە. بەڵێ ئایزانم بە ناوی خۆمان و ستافی بەرنامەی پەیامی ڕۆژ و هاوکارانمان بە خێراتنێکی گەرمی تەواوی کەس و کار و قوربانیانی شەهیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی دەکەین. زۆر بەخێر بێن. بەخێر بێن. زۆر سپاس. دیسانی شەوێڵێمەوە بورن لە ڕۆژێکی ئاوادا کە هیوادارین زامی ئەوە نەکولێنینەوە بەڵکو مەبەسمانە ئەو کارە سات و ڕوودا و شەهید بوون و قوربانیانەی کەس و کاری بەڕێستان کە کەس و کاری ئەمەن تاوەکو ببێتە یادەوریەک هەمومان سوودی لێوەرگرین و وەروە وەکو هێزێک و چەکێک دژی دەسەڵاتی ستەمکاری هەمیشە بیڵێنەوە بەکاری بێنین. دووبارە بەخێر بێنەوە. سەرەتاش مەلای بەڕێز کاک ئیسماعیل عەبدوڵڵا و تێبێژی کەسوکاری شەهیدان و قوربانیانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی. کاک ئیسماعیل زۆر بەخێر بێن. ئەگەر سەبارەت بە مێژووی حەڤەی شوبات و ڕۆژانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی و هەروەها بارەدۆخی کەسوکاری شەهیدان و وەروە کورتەیەکیش لە مەسایلی با بڵێن ئەو دۆسیانەی کە هەیە قسەمان بۆ بکەی. بەڵێ زۆر سپاسدانەکەم. سپاس بۆ بەرنامەکەتان دەستخۆشیتان لێەکەم. من لە سبەینەکە ڕۆژی حەڤەی شوباتە من سەری ڕێز و نەوازش بۆ کەسوکاری شەهیدانی حەڤەی شوباتدا نەوێنم بۆ کەسوکاری بریندارەکان بۆ قوربانیەکان بۆ هەموو ئەوانەی کە لە حەڤەی شوباتە بەشدار بوون و پشتگیری کەسوکاری شەهیدان و خۆپیشاندانەکانیان کردووە. دیارەوە 9 ساڵە ڕۆڵەی ئەم دایک و باوکانەی کە ئیبین شەهید کراون و کوژەکانیان بە ئازادی ئەسوڕێنەوە و دادگا نەگەڵ نەساوە بە ڕۆڵی خۆی بەڵکو غەدرێکی زۆر گەورەی لە کەسوکاری شەهیدانی حەڤەی شوبات کردووە. بەڵام سوپاس بۆ خوا ئەمان کەسوکاری شەهیدانی حەڤەی شوبات زۆر سەربەرزانە خۆیان ڕاگرتووە و سەریان نەوی نەکردووە لە ئاز هیچ ئەو پۆست و پلە و هینانی دەسەڵات کە چەندین جار مەسەلەن پێشنیار کردوون. بڵێ ینی بەست وایە لە هیچ دۆسیەیەک هەیە هەوڵدرابێ لە دەرەوەی دادگا هەل بکرێت لە ڕێگای. بەڵێ زۆر هەوڵیان ناوە بە پارە بۆ هەموو کەسوکاری شەهیدانی حەڤەی شوبات. بەڵام سوپاس بۆ خوای گەورە، سوپاس بۆ ئیرادەی کەسوکاری سەربەرزی شەهیدانی حەڤەی شوبات سەریان نەوی نەکردەوە و هیچ کاتێک ئامادە نەبوون لە دەرەوەی دادگا سڵح و سڵوحکاری بکەن لەگەڵ دەسەڵاتە. وەک جەنابەت ئاماژە و پێکرد چەندین جار دەسەڵات هەوڵی داوە کە لە دەرەوەی دادگا سڵح لەگەڵ کەسوکاری شەهیدان بکە، بە پارە بێت، بە پۆست بێت، بە پلە بێت. بەڵام ئەمان سەربەرزانە خۆ ڕاگر بوون و هیچ کاتێک ئامادە نەبوون لە دەرەوەی دادگا سڵح لەگەڵ هینکەن و دۆسیەکەیان ناوەتە دەست دادگا و هەموو کاتێک هەمیشە ئەمە قسەی کەسوکاری شەهیدانی حەڤەی شوبات دەکەوتویانە کاتێک ڕۆڵەی ئێمە بووە کە لە ماڵەکەی ئێمەیە بۆ، بەڵام کە لە خۆپیشاندان و لەبەرەی خەڵکا و بۆ داواکاری خەڵک شەهید بوون کوڕی ئێمە نەماون، کوڕی میلەتن، بۆیە ئێمە ناتوانین مامەڵەیان پێوە بکەین. ئەمە ئیرادەیەکی گەورەیە بۆ کەسوکاری شەهیدان. ڕەنگ بێ خەڵک دوور و نزیک نەزانێ مەعاناتی کەسوکاری شەهیدان چۆنن. بڕواتان هەبێ ئەم کەسوکاری شەهیدانە من بەش بە حاڵی خۆم یعنی شەو تا ئێوارە
ڕۆژ تا بەیانی من خزمەتیان بکەم یعنی بە خەیاڵمانە ئەوەنە ئیرادەیان بەرزە ئەوەنە ئیرادەیان گەورەیە ئەوەش لێتان نەشارمەوە یعنی لە دوای حەڤەی شوباتەوە بەداخەوە ئێمە ڕۆڵەی ئەم شەهیدانە ڕۆڵەی ئەم کەسوکاری شەهیدانە لە حەڤەی شوباتە کە وەگەزان بارودۆخی ئەو کات وەکو ئێستا خراپ نەبوو ئەمان بۆ ئازادی و بۆ مافی سەرەتایی ژیان هاتنە سەر شەقامەکان و شەهید کران لە ئێستادا بەداخەوە یعنی سەیرەکەی بارودۆخەکە زۆ خراپترە باری گوزەرانی خەڵک زۆ خراپترە موسە زۆ خراپترە کارەبا زۆ خراپترە خەڵک بێدەنگی لێ کردووە و ئەوەی لە توانای کەسوکاری شەیدان بووە ئەو کاتەی خۆپیشاندەران بۆ کردویانە بەڵام ئێستا ئایا بڵێ لەبەری کە دەرفەت هەبێ بینەوە سەر ئەوەش تەبەنەوە قسەیەکی زۆر جددیە لەوەی کە بۆچی ئەو کاتە وەزع لە ئێستا باشتر بوو بەڵام ئێستا خەڵک بێدەنگترە ئیرادە ئەو کات دینسترەوە بەس ئەمەوێ ئاماژەیەکم بۆ بکەی بۆی کە خەڵک جارێکی تر بەرچاوی ڕوون بێ حەڤدەی شوبات کە دەستی پێکرد لە سلێمانیەوە یەکەم شەهید کێ بوو دووەم شەهید کێ بوو چەندی مانگ بوو زۆر بە خێرایی ئەگەر ئەمەم بۆ باسکە بڵێ لە ڕۆژی حەڤەی مانگە دیارە شانزەی مان خۆتان لە راپۆرتەکەی ئاماژەتان پێکرد جموجوڵێگە بوو لە ناو شاری سلێمانیە بەڵام لە ڕۆژی حەڤەی شوباتە لە سەرای ئازادی شاری سلێمانی خۆپیشاندان ڕوویدا یەکەم شەهید ڕێژوان بوو لە بەردەم لە قیچواری پارتیا شەهید کرا دووهەم شەهید سوورچێو بوو لەگەڵ سێم شەهید شێرزاد بوو لە بەردەم خستەخانەی سلێمانی ئەهلیە شەهید کران چوارەم شەهید ئومێد بوو لە بەردەم مزگەوتی گەورەیە شەهید کرا کە ئەوە کوڕەکەیەتی کاکە ئەنەس ئەو کاتە یەک ساڵان بوو بەداخەوە ئێستاوە تەمەنیشی لە چواری لایە بۆ شیر چوو بۆ ناڵەکەی فیشەشان نابەس ئێوە یعنی ئەو نەتیجەی حەڤەی شوبات بوو بەداخەوە زۆر باش دوای شەهید ئومێد پێم وایە کەلا گەرمیانمان هەبوو دوای شەهید ئومێد شەهید گەرمیان لە چەمچەماڵ شەهید کرا لە بەردەم لە قینۆزدەی پارتیا دوای ئەوە شەهید بیلال شەهید کرا لە کەلار دوای ئەوە ئاخر شەهیدی خۆپیشاندانەکان شەهید هەردی بوو بەداخەوە کە لە بەردەم ئیمەرجەنسی شاری سلێمانیە شەهیدیان کرد کە دەستگیراندار بوو تازە تەخڕوجی کرد بوو زۆر باشە کاری ئیسماعیل بۆی کە بچینە لای کەسوکاری شەهیدەکان بینەرانی عزیز کورتەیەک لە ژیانی هەریەک لەم شەهیدانەمان ئامادە کردووە کە دیارە یەکەم شەهیدیان شەهید ڕێژوان حاجی عەلیە با پێکەوە بینەری کورتێک لە ژیانی ڕێژوامین دوجار دەچینە لای بەڕێز کاک حاجی عەلی ڕۆژێکە بێت تااقەت بم ئیشم نەبێ بۆ خۆمە ئالێرا دانیشم و خەمەکانم تۆزێکم بە باو تۆزە ئیسراحەت بەدڵی خۆمە دەم و ئالێرا پاڵە دەمە تا ئێوارە ئەمەیان بەستە بوو ئادەمە چاوی نورانی جوان دەرموشتە لە هیچ تێک نەچوو بوو تا بڕوام نەکە دوایدا بەخوا لی بینێ ئەمە بڕوا ناکە قەت زۆرم لالایەن ماچ کردوەوە ڕێژوان حاجی عەلی یەکی 11/1995 لە شاری سلێمانی لەدایک بووە منداڵی پێنجەمی ماڵەوەیە 4 خوشک و 2 برا بوون قۆناغی سەرەتایی خوێندنی لە قوتابخانەی سەیوان تەواو کردووە و چۆتە قوتابخانەی گۆیژە بۆ بڕینی قۆناغەکانی تری خوێندن لە ڕۆژی حەڤدەی شوباتی ساڵی 2011 لە ناو ئاپەڕەی خۆپیشاندەران لە بەردەم لقی چواری پارتی لا شەقامی سالمی شاری سلێمانی بە تەقەی چەکدارانی بارەگای لقی چوار لا تەمەنی 16 ساڵیدا شەهید کرا.
ئەو دیمەنانی کە پێکەوە بینەری بوون زۆر شتمان بیر دەخاتەوە. دڵنیام زۆرێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کاتێک چاویان بۆ دیمەنانە دەکەوێت ڕەنگە جۆرێک لە ئیرادەی خۆیان بیر بکەوێتەوە کە چۆن ڕۆژانێک لە پێناو دەستەبەرکردنی مافە سەرەتاییەکانی خۆیان لەسەر شەقامەکان بوون. تاوان بۆ وەستانەوە دژی ستەمکاری یا دەستەبەرکردنی مافە سەرەتاییەکان ئامانجمانەوە ئەرکمان لەوەی کە هاوڵاتیان هەمیشە هوشیار بن. ئەوەی کە بینیمان کورتێک بوو لە ژیانی شەهید ڕێژوان عەلی بۆیە دەچمە لای بەڕێز باوکی شەهید ڕێژوان کاک حاجی عەلی. کاک حاجی عەلی زۆر سپاس بۆ دەرفەتە. وەک هاوکارم کاکشوان ئاماژەی پێکرد ئێمە ئامانجمان کولانەوەی برینی ئێوە نییە، بەڵام باوەڕمان وایە مێژوویەکی زۆر سەربەرزانەیە کە دەبێ هەموو جارێمە ئەم مێژووە بەرز بنرخێنین یادی بکەینەوە وە تاو کاتە کە ئێوەش لە ژیاندا مابن بۆ هیوای کە تەمەند درێژتان بێ ئەبێ هەمیشە ئێمە لە خزمەتتان نابین چونکە ئێوە قوربانیتان داوە. لە پاش 9 ساڵ دەمەوێت بزانم قسە و کۆمنتی جەنابەت کاتێکە دیمەنەکان دەبینیتەوە چییە؟ بەشەشی بەناوی خۆی بەخشندە و میهرەبان ئەو ماوەی 9 ساڵ تێپەڕ بوو بەسەر شەیدکردنی پۆلیە شەیدی شەیدانی حەڤەی شوبات یەکەم شەیدان کە شەیدە ڕێژوان بوو بە دەستی دەسەڵاتێکی زاڵمی زۆرداری بێعار. ئەم دەسەڵاتە من اعترابەوە ناکەم کە بڵێم ئەمە حکوومەتە حکوومەت نییە، چونکە حکوومەتێک پاش 27 ساڵ کارەبای پێدابین نەکرێ، بەرمیلێ نەوتی پێدابین نەکرێ، غازی پێدابین نەکرێ، ئاو کارەبای پێدابین نەکرێ، موچەی لە کاتی خوا پێدابین نەکرێ، فەرمانبەرانێکی پێ تەعین نەکرێ، لە بەغاو دەرمانێ عیلاجش پێ نەدرێ، لە بەغاو پارەی موسەندی ئەمە حکوومەت نییە. سەرە بۆ بڵێ غاز بگرین، بۆ بڵێ غازە بێ بگرین، ئەمە حکوومەت نییە بەڕاستی. ئێمەڵێن ئیدارەیەکی با بڵێن کۆمپانیایکی حیزبی میلیشیایی چەکگار و هیچی تر چاکسازیش بەمانە ناکرێ. ئەجات دەسەڵاتێکە بە هەموو توانە خۆی بێ کۆپۆلیە شەیدی گەنجی ئەم شارە شەیدکا لە پێناوی چی؟ قورعانەکان یەکگرتو ئیسلامیدان سووتان، مەلاتان کوشت، ڕیشی مەلاتان سووتان، ڕۆژنامە نووسان کوشت، منەڕۆڵەکانی ئێمەتان شەید کرد، شەڕی ناوخۆتان کرد، سیوەشی ئابتان دروست کرد، 16 ئۆکتۆبەرتان دروست کرد. 16 ئۆکتۆبەرتان دروست بوتان ئێمە دەوڵەتی کوردی دروست دەکەین. ئاش بەتاڵتان بە نیوەی حکوومەتی هەرێم کرد. داقوو کوا، تووسخورماتوو کوا، قەرەتەپە کوا، جەبارە کوا، کەرکوو کوا کە کەرکوو قودسی کوردستان بوو بەجێتان هێشت. ئەمە بوو دەوڵەتی کوردیەکە. لەبەر ئەوەی ئەمانە شاینیوەنی بڵێ ناوی حکوومەتن، لەبەر ئەوەی دژی ئەم میلەتن سەروەت و سامانی ژێرعەرز و سەرعەرزی ئەم وڵاتیان تاڵان کرد و بەها دەربردیان. بەس کەسێکی هاوڵاتی شاینی ئەوە نیە بەرمیلە نەوتی پێ بڵێ. کاتەکەک حاجی ئەمە کۆمنتت لەسەر دەسەڵات، کۆمنتت بۆ خەڵک چییە؟ چونکە شتێکی ڕوون و ئاشکرایە دۆخی هەرێمی کوردستان و خەڵک 2011 لە ئێستا باشتر بوو. ناڵێن 2011 هایلاف دەژیان، بەڵام شیاوی ژیانێکی باشتر بوون، بەڵام ئێستا لە 2011 وەزع زۆر خراپترە، قەیرانەکان پوڵتر و زۆرتریش بوونەتەوە. کۆمنتت بۆ خەڵک چییە؟ لە 2011 ئاو هەبوو، کارەبا هەبوو، موچە هەبوو، عقار هەبوو، پارەی خانوویان، سلفەی زەواجە بوو، هەموو شتێکە بوو. خەڵکەکەش بێدەنگ نابوو، بەس بەداخەوە ئێستا هیچ شتێک نییە. بەس ئەوە ماوە بەیانیان بینە دەرەوە هەواکەمان هەڵمژیوە، بڵێن چەنگە هەواڵمژیوە سۆنەرێکمان بۆ بکەن و پارەی سۆنەرەکەشمان لێ بسەنگن، یان بڵێن ئەم بانە دەستی بە ئاوگانە و چی کرۆ زەری بێ ئەوەشمان لێ بسەنگ. تر لەوە زیاتر شتێک کە نەماوە. من داوا لەو خەڵکاکەم ئەم خەڵکە بووە بێدەنگ بوو، کاکە بە معاشێکی بندیوار یان معاشێکی سێبەر ئەم خەڵکە هەموو قڕ و قەپیلات و بێدەنگ دانیشتووە ئەم دەسەڵاتە شەقی خۆی دی هەر شتێکمان لێ بکە مستاقیم لەبەرەوەی خۆمان بێدەنگین وەکو ئۆتۆماتیکمان کردەوە بە هیچ وەی قسە ناکەین. کاک شێخ ئەگەر بچینەوە سەر پرسیارێکی دیاریکرا و کۆتا زانیاری لە کەیسی شەید ڕێژوان لە دادگا، ینی ئاخر قسە دەستان کەوتوێ لە خلالی دوای 9 ساڵ، ینی دادگا کۆتاجار چی بە ئێوە وتۆ؟ ینی کەیسەکەی با بڵێن شەید ڕێژوان کە ڕەنگە زۆر فەرقی نەبێت لەگەڵ کەیسەکانی تر، بەڵام ئەگەر بە دیاریکراوی کە ئێستا لای تۆین لە دادگا کۆتا حاڵەتی کەیسەکە لە چیایە؟ 2019 لە بەڕێوەبەراتی پۆلیسی سلێمانی و جوابیان بۆ ناردم جان کاک حاجی تا ئێرە وەرە چون بۆ ئیدارەی بەڕێوەبەراتی پۆلیس سلێمانیان کاک حاجیەوە دۆسەکەی تۆ لە سلێمانیەوە دادوەری گشتی بردوێتی بۆ هەولێر و دایخستوتم هیچ کێشەم نییە. ئەمانە 8 ساڵە ئیدەن لە دەرگای مەدەنی بۆ سڵحی عەشاری، من سڵحی عەشاریم پێ قبوڵ نییە، ڕێز و حورمەت مێ بۆ عەشار، قابل عەشار لە یاسا زاناتر و داناتر و لێهاتووتر بێ نەخێت. ئەیانەوێ بە چەند دینارێکی دزراوی ئەم میلەتە سڵح بە ئێمەمانان کەن و جارێک کە
سڵحی ئاشاری بریتێ لەوەی کە زوڵمکردن لە مەزلوم و دیفاعکردن لە زاڵمیش ئەو کەسەی کە تاوانبارە بۆ ناچێتە بەردەم دادگا باچێتە بەردەم داگە حەقی خۆی وەرگێ گە چاکە بەریبەنەوە گەرخابشە بە سزای خۆی بگە لە 2009 دۆسەی شەید ڕێژوان برا بۆ هەولی لە هەولێر و داخسوتم هیچ کێشە منی ئەمانە 9 ساڵە دەرگای منەیەن سوپاس بۆ خوانیان توانی چۆک بە من دابدن تەنازولکەم بۆ دینار و دۆلار ئەو یاسایی و خۆتان داتانەوەی احترافی پێ ناگەن و جوودی لێ ناگن ئەو یاسان بە شێوشی عادلانم پێ قوبڵە هیچ کێشەم نییە لەبەرەوەی ئەمەلیان نەما کە من سڵح ناکەم دوای ئەوە هەستان بە داخسی دۆسەکەی شەید ڕێژوان لە ساڵی 2009 لە هەولێر دایان خست ئێستا دۆسەکەت داخراوە هیچ کێشەم نیە و بێ زۆر باشە بەڵێ ئازیزان ناوڕێکمان هەیە و دینەوە لاتان بەڵێ ئایزان دووبارە سڵاوتان لێبێ دڵسۆزخان دایکی یەکەم شەیدی خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی لامانە دڵسۆزخان زۆر بەخێربی پێم خۆشە هەستی تۆ بزانم کۆمنتی تۆ قسەیەک ئەگەر هەبێ دوای ئەو 9 ساڵ تێپەڕیوە و وەروەها دەبینی بارودۆخەکان هێشتا چۆنن هەست چۆن خۆی خەم و خەفە زیاتری شتێکمان زیاد نەکرد ئەو 9 ساڵە و کوڕانێمە شەید بۆ بە هیچی خۆڕای چیان کرده بوو بۆ نەعەدالەتی و داماوی چوونە سەجادە ئەوانەکە کە لیان کردن پێمسان بۆ خەڵک چییە بۆ دەسەڵاتدارەکان چییە وەک باوکی شەید ڕێژوانیش هیچ شتێوەەر ناگرن حکومت کوامێ یادی بزانم چێ دەیپرسین چێڵێ حاڵە حسابێ هیچ شتێ خەڵک وەڵڵا خەڵک چی دەسەڵاتە جا بەژێ خەڵگەکەن هیچ شتێوەەر ناگرن وەڵا کوڕی ئێمە بە هیچ خۆڕای ڕێ 9 ساڵە ئەوە شەیدیان کردوون ئەو دقەیەک هێشتا ماڵە کێمێنێمە خەفەت و زوخاوە خۆی هەزانێ و سەعاتێکە ئەو دقەی وایان لێ کردوون زاڵم هەر زاڵمە مەگە خواریانە بەعازە زۆر جار دایە یەکێک کە کەسێکی بکوژرێت خۆی هەندێک ڕووداوی گیان لە دەستدان هەن بۆ کە سوکاری مردووەکەش ڕەنگە ئاسایی بێ و دواویش بەرەبەرە ئەو ئازارە قورسی نامێنێت کە وەکو سەرەتا هەیە بەڵام زۆر جارەوانی کە یەکێکیان دەکوژرێت کاتێک کە بکوژ ڕوبەڕووی سزای خۆی دەبێتەوە جۆرێک لە سوکناییان بۆ دێت بەخوا سوکنایی قەینامەزان چی ئەوان مناڵ بوون بێخەتاش بوون بێخەتاش بوون دەدنی بە هیچ خۆڕای ئاوایان دەکردن زۆر باشە بۆ هیواین ینی هەندێک مووقیفێ بەڕاستی مرۆڤ ناتوانێت چۆن تعبیری لێ بکایان چۆن شەرحی حاڵی دڵی بکە جگە لە ئومێدی ئەوەی کە بە مروری زەمن سوکنایی دڵی ئێوە و زامیەوە ساڕێژ بێ بۆ هیواین ڕۆژێک بێت نەک هەر کوژانی شەیدانیەوە بەڵکو تەواوی ئەوانی کە زوڵمیان کردووە بە سزای خۆیان بگەن پشت بەخوا خوامان هەیە خوا لە هەموو کەس دەسەڵاتدارترە ئێمەش خوامانێ ئەوان زاڵمنێ مە خوامانەیە خوا لە هەموو کەس باشترە تۆ بڵێ ڕۆژێنەیە ئەو خوای حەقی من لیان نەسێنێ هەمووی تووشی هێزار دەتبوون تووشی هێزار من شەڵە خواقیان لێسێنێ نەوەڵڵا ئەمانتە دەستخوا ئێمە بێدەسەڵاتنی خۆخوا دەسەڵات هەیە بەسەر زاڵمەکانیشە زۆر باشە بەڵێ با بچینە لای فاسیلەیەک لە شەهیدانی حەڤدەی شوبات شەهیدی دووهەممان هەیە فاسیلەیەک شەهید ڕێژوان شەهید سورکیە و زاهیرە
سوورکێ و گلاراومە حەفەی شوباتی شتانەی چاومە لەبیرت نەچێ سلێمانی و سەرا بە خوێنی کوردی مەزن. سوورکێ و زاهید لە 29 شەشی 1994 لە گەڕەکی خەباتی شاری سلێمانی لەدایک بووە. سوورکێ و منداڵی بچووکی ماڵەوە بوو، خاوەنی 5 برا بووە و هیچ خوشکی نەبووە. خوێندنی سەرەتایی لە قوتابخانەی 11 ئازار لە گەڕەکی خەباتی شاری سلێمانی تەواو کرد و قۆناغەکانی 7 و 8 و 9 لە قوتابخانەی سیروان لە گەڕەکی چوارباخ تەواو کردو. لە پۆلی نۆ بوو لە قوتابخانەی ئامادەی سلێمانی کوڕان لە بەشی وێژەی. لە بەرواری 20 شوباتی 2011 لە بەردەم نەخۆشخانەی سلێمانی ئەهلی لە گەڕەکی چوارباخ بە فیشەکی هێزە ئەمنیەکان بریندار کراو. لە پاش چەند کاتژمێرێک مانەوەی لا نەخۆشخانە بۆی سەختی برینەکەیەوە لە تەمەنی 17 ساڵیدا گیانی سپارد. لە ژیانی شەهید سوورکێ و زاهر لەوەی کە بەتایبەتی و ڤیددیۆی کۆتایی ساتی برینداربوونی بوو کە پاشمانەوەی چەند کاتژمێرێک لە نەخۆشخانە بەداخەوەویش گیانی لەدەستداوە بوو بە دووەمین شەهیدی خۆپشاندانەکانی 17 شوبات. کاکزایە زۆر سپاس بۆ دەرفەتە. پاش 9 ساڵ دەمەوێت بزانم کۆمنتی تۆ چۆنە، چونکە ڕەنگە بەشێک لەو پرسیارانی کە هەمیشە بیکەین لێتان دووبارە بێ بڵین هەستان چۆنە، بڵین داواکاریتان چۆنە، بەڵام دەبێت بڵێم دوای 9 ساڵ کۆمنتان چۆنە ئێستا. من سپاسی کەناڵەکەتانەکەم و سپاسی ئەم چاپێکۆتنەکەم لە خزمەتتانێن. من بە دەرە لە ئاەتی قورئان ربي اشرح لي صدري ويسر لي امري واحلل عقدة من لساني يفقه قولي. من امره كان كنو صال تيبر ابيد بسر شهيد بوني شهيد سوكيودا وهاوريكانيشي ايما لما وي نو صال دا روج بروج ازاركان من زياتر ابيد كم ناكد. بەڵام من لێرەش و ئەڵێم سوپاسگوزارم بۆ خوای گەورە کە ڕۆڵەکەمان لە پێناو ئازادی بۆ کارەبا بۆ ئاو نەک بۆ دزی، نەک بۆ باخەڵپڕکردن، نەک بۆ دزینی غاز و قوتی خەڵکی. جێگای شانازیە بۆ من کە کوڕەکەم شەهیدێک بێت وەکو ئەو شەهیدانەی کەوا جێگای ڕێز و حرمەتەن بۆ خەڵک. بەڕاستی ئێمە ئەبێ خۆمان شانازی بکەین. من یەکشت هەیە ئەڵێم ئەگەر بەهاتایە دەسەڵات لە 2011 ئەو بکوژانیان تەسلیم بە دادگا بکردایە ئێستا 17 شوبات نەمابوو. 17 شوبات ئێستا بەوەوە جوانە کە تا ئێستاکە زیندووە بە زیندوی ئەمێنێتەوە لە زەهنی خەڵکیشا هەیە. بەڵام دەسەڵاتێک کە ئەوەندە بێکباک بێ لە کوشتنی خەڵک. ئێمە بەس هەر شەهیدانی 17 شوباتمان نییە کاکە، ئێمە شەهیدانی ڕانێمان هەیە، شەهیدانی قەڵازیەمان هەیە، شەهیدانی کۆیەمان هەیە، شەهیدانی سەیسادقمان هەیە، شەهیدانی نەمانی ڕێگەی ڕوبعە موچە و پێدانی موچە سەرەتاییەکانی خۆیان و مامۆستایەکانی خۆیان. مامۆستامان هەیە کە شەهید کراوە، ڕۆژنامەنووسانمان هەیە کە شەهید کراون. ئەمانە هەمووی بەدەستی ئەم دەسەڵاتە. بەڵام من یەکشت هینی کردوم ئایا مەسعود بەرزانی و نچیر بەرزانی کە لێدوان ئەدەن بۆ خۆپیشاندانەکانی بەغا ئەڵێن ئێمە پشتیوانی لە خۆپیشاندانەکەین داواتان لێکەین حکومەتی عێراقی ئێوە نەیان کوژن ئازاریان نەدەن. بەڵام ئایا بۆ لە خۆی ناپرسێتەوە بیری لەوە نەکردەوە لە 17 شوباتە ئەم خەڵکانی شەهید کرد
بەزەیی و ڕەحمی بە هیچ کەسێکە نەکردەوە. لە تازەترین لێدواندا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بەرزانی بۆ فرانس 24 دەڵێت ئەوەی کە لە عێراق دەگوزارێنە ڕزاییەکان دەراویشتەی دەسەڵات و حکومڕانی ڕابردووی عێراقەوە بە جۆرە لە جۆرەکان پشتیوانی لەو ناڕزاییەکان و داواکاریەکانی خەڵک دەکات. ئەوە بەپێی هەر زانیاریەکان و سەرچاوە هەواڵەکانی خۆیان دەستگا خێرخوازەکانیان هاوکاری کە سوکاری شەیدانی خۆپشاندانەکانی عێراقیان کردووە. بەڵێ من ئەو نازانم کەوە دەسەڵات کە ئێستا کە زۆربەی کارەکان لە دەستی پارتی و یەکێتیدایە هەردوو لایەن بۆ ژیان و بۆ مەسەحەتی خۆیان هەموو کاری ئەکەن لە پێناو ئەوەدا کە بمێننەوە. بەڵام من داوا ئەەکەم لە خەڵک بە فیشاڵ و درۆی هەردوو حیزبی دەسەڵات دەستخڕۆ نەبن. ئەمانە بەڕاستی حەچی شتێک بۆ قوودی خۆیان بێ بۆ ژیانی خۆیان بێ ئەیکەن. هەر نەچیربارزانی بوو کە بە ئەندام پەرلەمانێکی و جارێکی کە باسی حەبەی شوبات بکەن ئێوەش لەناوە بین لەگەڵیانە. زۆر باشە زۆر باشە با بچینە لای دایکی شەید سوورکێ و بزانین تۆ قسە چیە تۆ هەست چۆنە دوای ئەو هەموو ساڵا وەک جال وتی ڕەنگە پرسیارەکانمان هەر دووبارە بێ بۆ ئێوەمانان مایکەکە گەر بگری دایجان ئەزانی چی ئەمەوێ قسەیەکمان بۆ بکەیت دایکێک دەبێ ئاسوودەیی پێ ببەخشرێ کاتێکە کۆستێکی بەردەکەوێت. ئێوە بەچی دڵتان سوکنایی دەکرێت؟ سپاسی کەناڵەکەتانەکەم و عزیێتمانان و ماڵتاناوە بێ و نمونەتان زۆر بێ و یانخوا داواکەم سەرکەوتە بن ئیشەڵڵا خەچی دیفاع لە میلە دەکا و یارمەتی فەقیرەیە خوای گەورە سەرکەوتوویکە خوای گەورە یارمەتی بە خوای گەورە یارمەتی ئێوەش بە کە بە پەرداخی ئەو ئێمە بەسەرەکەن و پێمان زۆر پێ خۆشحاڵی ئەرکی خۆمانە لە یەکەم ڕۆژوە لەگەڵ سانابووین دەبێت تا کۆتا ڕۆژی ژۆک وەرک و بەسیارەتێکی خۆمان لەگەڵ بڵم چی وڵی سوورکێوم نییە قەستەم بەخوای گەورە ئەم دنیاە نییە زەحمە یعنی لە دڵی خۆما کوڕێکی واتیا بوو بێ چونکە بەو مناڵەیە ئەو نە نوێشکەر بوو ئەو نە لە خواترز بوو ئەو نە لە عەمر و نوێما بوو ئەو نە یارمەتیەیەم کچم بوو دایکم بوو خوشکم بوو یعنی هەموو شتێکم بوو یعنی قەل لە ژیانما بە حیاتە ئەمری لە دڵم دەرناچێ. ئەما داوا لەو خوای گەورەکەم سەبەب کارەکەم ناوسکی وەکو من کیسی خوێن دروست کرد وەکو ناوسکی من بە مەقاش داخکرێ بۆ خاتری ئەو ئی سەبەب کاری هەموو گەنجانە ئەم هەموو خەڵکەی کوشت لە پێناوی چیا کوشتی داوای چیان کرد خۆیان نە داوای کورسیان کرد نە داوای پارەیان کرد نە داوای سەروەت و سامان و شتیان کرد بۆ ئەم عالەمەیان ئاوا کوشت بۆ ئێستا داوای دیفاع لە بەغاکە بۆ دیفاعی لە میلەتەکەی خۆی نەکرد بۆ دیفاعی لەو تەلەبە داماوانە نەکرد کوڕەکەی منەوە ڕۆژە دوو ئیمتیحانی بوو کە ئاوا کوشتیان وای بۆ دیفاعی لەوان نەکرد بۆ دیفاع لە عارەبەکە هەمووی مەفی کرد و هەموو ئافرەتە جوانەی برد لە سەماوە و لە ڕوومادی هەمی کرد بە ژێگڵۆ ئێستا بۆ دیفاعی لە ئێمە نەکرد. داوا لە خوای گەورەکەم مەشی بڕژێرە و ژووریان کە داوا لە خوای گەورەکەم حەقی ئێمە بسێنێ داوا لە خوای گەورەکەم ئەو خوای ئەو حەقەمان باتە دەست ئێمە هەر خوامان هەیە کەسمان نییە پشت و پەنای ئێمە داوا لە خواکەم. زۆر سپاس ڕۆحی کاکە سوورکی و تەواوی هاوڕێیانی شاد بێ. ئایزانم شەید شێرزاد وەکو سێهەمین شەیدی خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی فاسلەیەکمان هەیە و دێنەوە لاتان. پێگە و مەکانی شەیدبوونەکەشی لە ئاستێکایە کە سوپاس بخوای گەورە خەڵک شانازی پێوەکە ئەو ڕێگەی کە و گوتوێتی لە پێناوی شەید بووە ڕێگەی چاکسازیوە داواکردنی چاکسازی بۆ دادپەروەری کۆمەڵایەتی بۆ عەدالەت بووە. فیدایکە گیان شوێرم بۆ تۆ شێرزاد دۆست گیانی لەگەڵدا ئیتر نازانم چۆن ڕۆژین بۆ هەستەکانە نازانم چۆن معلوم لە حەوشەکە کچەکەی ترمان تاقەت بوورا بۆوانێ
ڕۆیشتم بەسەریان نازان بە تایبەتی. شێرزاد تەها لە بەرواری 1982 لە شاری سلێمانی لەدایک بووە. تاقانەبرای 5 خوشک بوو. ئاستی خوێندنی پۆلی 6 سەرەتایی بوو کە بەهۆی هەژاریەوە وازی لە خوێندن هێنا و دەستی بە کەسابەت کرد تا دوایین ساتەکانی ژیانیش سەرقاڵی کەسابەت بوو. لە بەرواری 20 شوباتی 2011 لە ناو خۆپیشاندەراندا بە گولەی هێزە ئەمنیەکان بریندار کرا و لە دوای 1 ڕۆژمانەوەی لا نەخۆشخانە بۆهۆی سەختی برینەکەیەوە لە تەمەنی 29 ساڵیدا گیانی سپارد. بینەرانی عزیز ئەوەش بەشێک بوو لە کورتێک لە ژیانی شەید شێرزاد تەها. لێرە دەسمەلای کاک تەها باوکی شەید شێرزاد. کاک تەها زۆر سپاس بۆ دەرفەتە بە تەمەنداوی بجێبردن لە هەمووتان دەکەین لەوەی کە دەرفەتەکان کەمن، بەڵام ئێمە وەک هەمیشە لەگەڵتانین لە هەموو قۆناغەکاندانە لە سبێنێک کە هەفتەی شوباتە و ساڵیاد و مەراسیمی تایبەتان هەیە لەو ڕۆژانەی کە کوڕەکانتان شەهید بوو و مەراسیمی تایبەتیان بۆ دەکرێت لە هەموو ڕۆژانەیە ئێمە لە هەموو شوێنێکە لەگەڵتانین بۆیە لەم بەرنامەیە ڕەنگە دەرفەتەکەکەم بێ بۆ قسەکردن داوای لێبوردنتان لێکەین. کاک تەها زۆر سپاس بۆ دەرفەتی جنابشتان بۆ کەناڵەکەتان بە ناوی سەرجەم کە سوکاری شەیدانی هەفتەی شوبات و ڕۆژانی دوایەوە دەستخۆشی لە بەڕێستان لە کەناڵەکەتان نەکەین بووی کەوا لە 9 ساڵی ساڵیادی شەیدانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواییدا بەسەرتان کردینەوە. کاک تەها دەمەوێت بزانم قسەی جەنابەت چییە لەم 9مین ساڵ یادەیە بۆ خەڵکو و بۆ دەسەڵات. ئیدی خۆ ئێستا دەبێت پەیامێکی تریشی پێ زیادکەین بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی جارە. ڕەنگە ئێستا وەکو جارانم لایەنانەش لە ئەکتیڤی ئۆپۆزیسیۆن بوونی خۆیاندا نەبن. بەڵێ سپاس بەناوی خوای بەخشندەی میهرەبان. بێگومان ئێمە وەکە سوکاری شەیدانی هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی لە ساڵی 2011 ئەمڕۆ کە دانیشتوین لەم ستۆدیۆ لە کەناڵی کورتسات یادی 9 ساڵی شەهیدەکانمان نەکەینەوانێ. کەناڵی پەیام ببورێن کەناڵی پەیام ساڵیادی 9 ساڵی شەهید بوون و ڕۆڵەکانمان نەکەینەوانێ. ڕاستە ڕۆڵەکانی ئێمە شەهید بوون، بەڵام ئەو شەهیدبوونی ڕۆڵەکانی ئێمە لە پێناوی دادپەروەری لە پێناوی عەدالەتی کۆمەڵایەتیەوە لە پێناوی ئازادیاوە لە پێ داواکردنی چاکسازیە شەهید بوون. هەموو ساڵێک لە ساڵیادەکانی ئێمەی کە سوکاری شەهیداندا لە ڕاستیدا خەم و خەفەت و ناخ و ژەی سوتاوی ئێمە یاد ئەکرێتەوانە. بەڵام ئەم یادکردنەوەی ئێمە تەنها بۆ ئەوەیە کەوا ئەم حکومەتەوە ئەم دەسەڵاتە باش بزانێ هەفتەی شوبات شتێک نییە کە کۆتایی بێت، وە شتێکیش نییە کە کۆتایی هاتبێ. هەفتەی شوبات لایەزال هەر بەردەوامەوە لە ناخی هەموو کەسێکە، ناخی هەموو کەس و ئینسانێکی خاوی نوژدار و زەمیرە هەموو ئەو کەسانی کەوا پەرۆشن بۆ ئازادی، پەرۆشن بۆ سەربەستی، پەرۆشن و هەموو ئەو کەسانی کەوا دژینە عەدالەتی و غەزن لە ناخی هەموو کەسێکدا ماوە و ئەم هەفتەی شوباتەش هەر بەردەوامە و هەر بەردەوامە بێ. ئێمە ڕاستە ناخمان سوتاوە و جرمان بڕاوە، وەڵام سەربەرزیە بۆ ئێمە هەموو کاتە شانازی بۆ وەکین کە ڕۆڵەیەکمان لە پێناوی چاکسازی و عەدالەتی دادپەروەری شەهید کردووە. بەڵام لە هەمان کاتیشا سەربەرزین بۆی کە ئێمە وەکە سوکاری شەهیدانی هەفتەی شوبات کەسانێک لە شوێنێک لە جێگایەک ئێمە ئابینن ئەڵێن ئەمە باوکی فڵان شەهیدە، ڕێزمان لێیشی دەست بەسیدنەوە ئەگرین بۆمان ئەوە بایی هەموو دەفتەرە دۆلارەکانی حکومەت و دەسەڵاتە بوو ئێمە ئەو سەربەرجیەمانوێ و ئەمانوێ ساڵیادی هەفتەی شوبات هەمیشە یادکردنەوەیەک بێ بۆ دەسەڵات و بۆ ئەم حکومەتە بۆی کە بزانێ یادی هەفتەی شوبات هەرگیز تەواو نابێ و هەرگیز کۆتاییش نهاتووە و ئەم زوڵم و ستەم و هینەی کە ئەمڕۆژەیە لەم میلەتە ئەکرێت لە دوای ساڵی 2011 و لە دوای شەهیدبوونی ڕۆڵەکانی ئێمەوانەیە هەتاکو ئەم دەقەیەش کە ئێمە لێرە دانیشتوین لایەزال دەسەڵات بەردەوامە لە غەدر لە ناحەقی لە کوشتنی ڕۆڵەی خەڵک، لە نامبرینی خەڵک، لەبێ کارەبایی، لەبێ ئاوی، لەبێ هەپشی
دۆسیەکەی شێرزاد بەگەیشتووە بڵێ دۆسی شید شێرزاد دۆسیشی سداژش هەر بۆ خۆی ماوەتەوە تاکوستا لە هزار وەکو چۆن هەموو شێرەکانی تر جگەلەوەی کاک حاجی ئەوێ کاک حاجی علی کە نەقلی هەولێر کراوەینەکانی ئێمە لە دادگا هەروە ماوەتەوەێ بەڵام ئێمە لە وەخت لە کاتێکا ئێمە داوا ئەوەکەین کە لە وڵاتێکا یاسا هەبێ قانون هەبوو دەسەڵات بتوانێت یاسا بسوێنێ بەسەر ئەو کەسانەیەکەوە تۆمەتباردن و حەقی خوراوی ئەو کەسانیکەوە پێویستە حەکەن بۆ بچێن تۆ بەکەم بەڵام ئەمڕۆ دەسەڵاتی کۆمەڵی پیاوکوژی ئەو کاتە دانابووکەوە بچێت تەقە لە ڕۆڵەکانی ئێمە کە ڕۆڵەکانی ئێمان شیکرێ من 9 ساڵ چاڕێ ئەوێن ئەو کاتەش داوامان کرد کە دەسەڵات پێویستە لەسەریکەوە بکوژان و تەقەکەرانی حەوی شوات بگری و بیا بە دادگای بەڵام کاکە کە ناژیرێ و کە هین ناکرێمە ناوای ئەمە خۆکارەکەی ئەوەیە بە کوت و متەسەلێکە ئێمە نەک 9 ساڵ ئەمڕۆگە 9 ساڵێکی چاڕێ بکەین کوژان و تەقەکەران ناژیرێن و هەلەوە تا لە بنباری خوانایە ئێمە ئەوە تەنها ئەوارین ئێمە ئەوەینە دەستخوای گەورە خوا لە هەموو کەسێ باڵاترەوە خوای گەورەی لە هەموو کەسێ بالا دەستیەکەەوە هیچ زوڵموستەمێکی هەتا سەر قوبڵ نابێ هەموو زوڵموستەمێ ئەڵێ هەموو شتێک لە باریشیا بسێ بەڵام زوڵم مستەم و نەحەقی لە ئەستوریا بسێ ئەم دەسەڵاتی ئەم ڕۆژوای لە تۆ بڕاستی زوڵم مستەم و ناحەقەکەی گەشتۆتە ئاستێک بەس تەنها ئەودا داوامان لە خوای گەورەیە کە خوا حەقی تۆڵەی ئەو شەهیدانەی ئێمەش و هەموو ئەو شەهیدانەی تریشکەوە بە ناحق لە ڕۆژنامەنووسان و لە مامۆستایانی ئاینی و لە هەر کەسێکی تر کە بە ناحق بێ بەگونا شەهید وە تۆڵمان بۆ کاتوانێ خوای گەورە چاوەڕانی ئەو ڕۆژەی زۆر سپاس زانین دایکی شێرزاد قسەت چییە دایگان هەست چییە ینی دوای 9 ساڵ بەسەر شەهیدبوونی دەستخۆشیتان یەکەم لە کەناڵەکەتان زۆر سپاستانەکەم زۆر خۆشحاڵم کە هەموو ساڵێ ئێوە بەسەرمانەکەنەوە ناڕزایی خۆم زۆر دەڕەبڕم بەرامبەر ئەم حکومەتەنە ئیتر بڵێم هیچ دینی ئیسلامی لە مێشکان نییە هیچ دیانەتی نییە هیچی نییە ئەژینا ئێمە 9 ساڵە ئەم خوێنەمان مناڵانە ئێمە ڕشتووە تۆزێ هەر مایەک بیگرتنایە مایەک بیگرتنایە 2 مانگ بیگرتنایە قەیچێکە باشکم ئێمەش تۆزێ دڵمان ساکن وایە هەموو ڕۆژێ سەیری ڕسمی کوڕەکانمانەکەی ناسۆر زیاتر ئەبێ ناخۆشیمان زیاتر ئەبێ ئازارمان زیاترە بەخوا تووشی نەخۆشی دڵ بووین تووشی ژانە سەر ئەبین تووشی هەموو شتێ بووین 5 خوشکی هەیە کە گاتە مانگی 1 و 2 نازانن سەیری چی بکەن هەموو ڕۆژێکیان ئێش و ئازارە بەخوا یەکدانم لە لای خۆم هێشتۆتەوە بەس کە مناڵەکەی ڕسمەکەی بینیوە تۆزێ دڵی خۆم بەوە چاگەکەم هەڵستم تۆزێ نوێژێگەکەم خوای ئەلحەمدو سەنا بۆ تۆ کە منوە سەربەرزم کە کوڕەکەم لە شتێکی ناشتری نەکوژراوە لە سەربەرزێکا کوژراوە خەڵک دەست بەستنیەوە گرێ خەڵق داکی شێرزادی تخوا چۆنی باوەشم پێهەکە دڵم بە دڵی خۆم بەوە چاگەکەم ئەژینا هەموو ڕۆژێ ناسۆرم زۆر زیاترە ئەسمە بەر ڕسمەکە نازانم چی بکەم سەیری ڕسمەکەکەم بە تەنیا ماومەتەوە لە ماڵەوە ئەو پیاوە ڕوازە دەرەوە لە تاو بێتاقەتی و بێزاری خۆی من جێگە سەیری ڕسمەکان کەم ئیتر دەرگاکە پێوایە ئەڕۆم دانیشم لەبەر زۆپاکەم دانیشم بەیانیان کە قسەی بۆ کردم هەموو بەیانیانەوە قسانم بیرێتەوە هەموو بەیانیان بەیانیان ساعت 7 هەموو ڕۆژێ ساعت 7 دانیشم زۆپاڵەکەم بە دیارەوە دانیشم کەشتی بۆ بازەکردن و کەی بوو دایکە من ئەگەر ژن بێنم بەس قەزەکەم 2-3 مناڵی وردم هەبێ دانیشم لەلایەن کە ئێستا خوشتێکی لەگەڵمانەیەڵێ دایک هەموو جارە دانیشێ دایکە شێرزاد چەندێوت دایکە خۆزگە ڕۆژێک من ببردایە بەس دایکە 1 ڕۆژ مناڵێکی ئەو لە بەردەم وایە بتم چی بکەم ڕۆڵە حەمدو سەنا بۆ خوای گەورە ئیتر خوا هەرەوە نییە بە من دەسەڵاتیشم نییە زۆر دەستخۆشیتان بینەرانی عزیز دیارە وەکو ڕێزێک لەگەڵ کاشوانە کاگەنەسمان لە بینی خۆمانە داناوە دڵیام زۆرتان دەزانن کە ئەنەس کێیە بەڵام لە خۆپشاندانەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی لە دوایی شەهیدبوونی باوکی ئەنەس ئێستا ئەو مناڵەیە کە ئەو کاتە ڕسمێک هەمووتان بینیوتانە یەکێک لە شەهیدەکان کۆرپەلەیەک لە باوەشایەتی ئێستامە ئەنەسە گەورە بووە لە پۆلی 4 سەرەتاییە پێگەشتووە و دەشزانێ باوکی لە پێناو چیدا شەهید کراوە بۆیە پێشەوەی کە بچمە لای خودی ئەنەس و گوێ لە قسەکانی ئەنەس بگرم دەچمە لای کورتەیەک لە ژیانی شەهیدومێت.
و حەزم لێ بێستە لەلام بێ شانازی بۆ شەید بوونەکەیەوەکە. دایکم هەر دایکە دایکی خۆمە باوکیشە بۆ من زۆر سپاسێکم کە ژانی بەختیوە بۆ من هەموو جێگاکانیان بۆ پڕکردومەتەوە. ئەمە بمرێ حکومەت باوکی منی کوشتم زۆر تووڕام لێ. ساڵی 2010 بووە خاوەنی کوڕێک بە ناوی ئەنەس. ئومێد جەلال پیشەی شۆفێری بار هەڵگر بوو کە لە بەرواری 26 دوای 2011 لە ناو ئاپۆڕای خۆپیشاندەران لا سەرای ئازادی بەهۆی بۆمبێکی دەنگیاوە شەهید کرا. لە دوای خۆی ئەنەسی تەمەن 5 مانگی جێهێشت کە لە ئێستادا ئەنەس لە پۆلی 2 سەرەتاییدایە. کاگەنەس لە پۆلی 4 وابزانم لە راپۆرتەکە پۆلی 4 کاکەنە زۆر بەخێر بی. باشت کاکە نزگان یاخوا بەخێر بێ خۆشحاڵین کە لێرەیت. لە خوێندن و ژیانی تایبەتی چۆنی باشیت؟ ئەنەس دەزانی ئەمە بۆچی کۆبووینەتەوە ئێستا لێرە باسی چیەکەین؟ چی لێ ئەزانیت؟ باسی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی یەکەن. باشە دەزانی حەڤدەی شوبات و ڕۆژانی دوایی چی بوو؟ بەڵێ. چی بوو؟ خۆپیشاندان بوو بۆ مافی بەدەستهێنانی مافی سەرەتاییەکان و بۆ ئەوەی نەعەدالەتی هەبوو لە کۆمەڵگایە. زۆر باشە ئەنەس چیت پێوتراوە لەسەر باوکت؟ دایکم بۆی باس کردوم کە باوکم لەبەر مزگەوتی گەورە شەهید بووە چۆ شیر بۆ تۆ کڕێت. زۆر باشە من ئەچمە لای مامۆستا زۆر بەخێر بێی خێزانی شەهید ومێد مامۆستا سازگار. ڕەنگە ئەرکی تۆ وە غەمی تۆ هاوشانی ئەوان ئەگەر کەمتر نەبێت زیاترە لەبەرەوەی تۆ بێ ڕۆڵی هەم باوک و هەم دایکیش بگەڕی بۆ کاگەنەس. پێم خۆشە باس لەو بارودۆخی خۆت بکەی کە مامەڵەکردن لەگەڵ کاگەنەس لە مناڵێکی بچکۆلانەوە کە باوکی شەهید دەبێ و وەروە قسەشمان لەسەر دۆسیەی شەهید ومێد بۆ بکەی کە کۆتا قۆناغی ئەو بەچی گەشتووە. سەرەتا زۆر سوپاس بۆ میوانداریەکەتان. دۆسیەکەی شەهید ومێد لە محکەمەی سەمانی یەکلایی کرایەوە لە کاتی خۆیان تاوانبارەکەش حکمی هەتایی درا بە سەریا، یعنی حکمی هەتایی درا بە سەریا یەکلایی کرایەوە دۆسیەکە، بەڵام کاتێکە نێررا بۆ محکەمەی تەنفیز لە هەولێر لەوێ قبول نەکراوە هەڵوەشایەوە، یعنی دادگایەکە هەڵوەشایەوە و دۆسیەی شەهید ومێدیان داخست. ئازاد کرا. بەڵێ تاوانبارەکە ئازاد کرا بەهۆی پشتگیری حیزبەوە. زۆر باشە ئێستا لە پاش 9 ساڵ کۆمنتت لەسەرم یادەچێت چکە من دەمێت دۆ کۆمنتی جیاوازتە بێ، یەکێکیان بۆ لایەنە ئۆپۆسیۆنەکان، یەکێکی دیکەیان بۆ خەڵک، ئەوان بایەوەندە کۆمنتیان بۆ دەسەڵاتدا. واللهی
هیچ پەیامێکی تایبەتت هەیە بۆ خەڵک بۆ لایەنەوە پۆسیۆنەکان بۆ ئەوەی کە ینی حەڤەی شوبات لە پێناو چیا بوو با هیچ نەبێ ئەم بەرگریە ئێستا ژەر بەردەوام بێت کاتێک کە حەڤەی شوبات دروست بوو بە حەقەت خزمەتگوزاریەکان تا ڕادەیەک باش بوون وەکو ئێستا نەبوو وەکو حاڵی کە ئێستا هەموو کوردستان بێ خزمەتگوزارین ئەو کاتەکە حەڤەی شوبات ڕوویە خزمەتگوزاریەکی باشتر هەبوو لە ئێستا خەڵک زیاتر خەڵک داوایە کرد کە مافی زیاتری بۆ دابین بکرێ بەڵام ئێستا بەڕاستی هیچ خزمەتگوزاریەک بۆ هیچ هاوڵاتیەک لە کوردستانە دەسەبەر نییە ئەمەش ئەگەڕێنمەوە بۆ دەسەڵاتدارانی هەرێم نایانەوێت هیچ چاکسازیەک بکەن قەیران لە دوای قەیران دروستیەکەن قەیران سپێرن بە قەیران بۆ مەشغوڵکردنی خەڵکە بۆی خەڵک نەپرسێتەوە لە کار و ئیشەکانیان بۆچی باسی حەڤەی شوباتت کردووە بۆ ئەنەس پێویستی دەکرد لەوێ بزانێ باوکی لە پێناویتیە شەید بوو بەڵێ پێویستی داوای کردووە لێم چکە و باوکی لە حەڤەی شوباتە شەهید بووە یعنی ئەویش وردە تەمەنی بەپێی هەڵچوونی تەمەنی بەڵێ داوای لێ کردوم باوکم لەکوێ شەهید بووە زۆر جار دانیشە پێمەڵێ باوکم لەکوێ شەهید بوو حەڤەی شوبات چی بوو ئەی بۆ باوکی من چوو بۆ زۆر جار یعنی ناڕەحەت بۆ پێی وتوم دایکە بۆچی هەر باوکی من شەهید بوو بێ بۆ من باوکم منیە لە ناو هاوڕێکانمە بۆ هاوڕێکانم هەمی باوکیان هێن بۆ قوتابخانە بۆ لای ئەم شتانەوەی لێ کردووە کە من بە ئەنەس بڵێم و پێشم وتووە تا ڕادێک بەپێی ئاستی تەمەنی تێگەیشتووە پێشم وتووە کە باوکی شەهید بووە لە پێناو داواکاری و داکۆکیکردن لە مافی خەڵک زۆر باش ئەنەسگیان هیچ قسەیەک تەیە بۆمانی بکەیت بە تایبەتی بۆوانەی کە باوکتیان کوشتووە هۆکارن بەرپرسن چیان پێڵێیت ئەگەر مایکەکە بگری بەدەمتەوە هیچ داواکرد لێیان نییە بڕوان پێ بکە جەلال منە مەوەیە ئەم قسەی کاگەنەس لێرە بە دەرفەت وەربگرم پێم وابێ کاکە ئەنەس لە هەمومان باشتر حکومەت دەناسێ دەزانێت بای چەندن بۆی هیچ داوایەکیان لێ ناکە من بیانی ئەوەندە ئەو مناڵەش لێیان ڕنابینێ کە هیچ داوایەکیان لێ بکات چکە دەزانێت هیچ داوایەک لەم دەسەڵاتە بەداخەوە جوابت ناداتەوە ڕەنگە خراپتریش و ڕێگریش بە دروست زۆر باشە شوانە دەچینە لای سیڤیەکێکی دیکە لە شەهیدەکان کە لە دیوێکی ترەوە زۆر جیاوازە لەوانی دیکە لەبەرەوەی کە ئەم شەهیدە دەستگیراندار بوو لەم قۆناغەیە کە شەو ڕۆژی خست بوویەوە سەریەک ینی ئەوەی کە زۆر من وابەستە دەکا بەم شەهیدەوە خانووەکەیەتی کە ئێستش بە هەیکەلی ماوەتەوە چکە بەتەما بوو تەواوی بکات و بچێتە ناوی ژیان دەست پێ بکات پێنەرانی عزیز با بچینە لای سیڤی ئەو شەهیدەش شوێنێکی ئێمە ئەیبینین هێلانەکەی هەردیە کە منە تاو کراوی ڕۆژی دنیا و قیامەت بنشەوە چواری 2011 ساعت تقریبا 5 بوو 5 شتێکی وا بوو خەبەرم بە وتیان هەردی بری ناکرا پانتۆڵی شەید هەردی ئەو ڕۆژی کە شەهید بوو ئەم پانتۆڵی لە پیا بوو ئیتر لە خەستخانەدا نابوو و بۆیان هێنامە برادەرەکانی کە دیار نەبێ وەکو وا شتێکم ون کردێ کەی بینم دڵم خۆشە
بەس کە یعنی بەعزە شتێکی بینم لای کەنتۆرەکە و یان بەعزە شتی لە قوتەکانیم لەبیرە کە یعنی چی کردوت چۆنەڕوا و چیەکە و قساکە هەموو شتەکانی شتیم لە بێ ناچێت هەردی باوک بوو برابوو بۆ من بە دایکی بۆ برای خۆی تێقاویان لێ بسێنێ بۆم ناوەچێت هەرزێ ناوی شوێ نابینم دوازار ئێستا مردووە ڕۆژی دنیا و قیامەت ئینشەڵڵا ڕۆژی دنیا و قیامەت هەردی فاروق لا بەرواری 16 هەشتی 1983 لەدایک بووە. منداڵی دووەمی ماڵەوە بوو کە دوو خوشک و دوو برای هەبوو. دەرچووی کۆلێژی کارگێڕی بوو لە زانکۆی سلێمانی. لە دوای تەواوکردنی خوێندن سەرقاڵی کارکردن و کەسابەت بوو. لە دوای 7 مانگ لە دەستگیرانداری لە بەرواری 18 چواری 2011 لە بەردەم نەخۆشخانەی ئێمەرجەنسی سلێمانی بە گولەی هێزە ئەمنیەکان بریندار کرا و لە دوای 5 ڕۆژ لە مانەوەی لە نەخۆشخانە ئەوەی سەختی برینەکەیەوە لە تەمەنی 28 ساڵیدا گیانی سپارد. بەڵایزان چنە لای کاک فاروق باوکی شەید هەردی. بەڕاستی حاڵەتی وەکو کاک جەلالیش باسی کرد کوڕێکی دەستگیراندار و گەنج ڕەنگە خەمی هیچ کام لەوانە کەم و زیاد نییە بەڵام ڕەنگە دوایی سەرێشە و کێششی بە دووادا بێ ڕەنگە کۆمەڵێک گرفت و غەمی تر ڕەنگە لەگەڵ ماڵە خەزورانی و خەفەت خواردنەوەوانە. کۆمنتی ئێوە چیە کاک فاروق؟ ئەگەر زۆر بە کورتیش بێ دەزانم دڵت پڕە و ڕەنگە توانێ قسەت زۆر مایکەکە کرد. بەبیلە ئەگەر بزانن وەزعی من چۆنە. زۆر باشە. دایکی شەید هەردی چیمان پێڵێ؟ ئەگەر مایکەکە بگری ئاگەن کۆمنتت ئەگەر بە کورتیش بێ. زۆر سپاستانەکەم بۆم کەناڵە هەموو ساڵ ئێمە بەسەرەکەنەوە. زۆر زۆر مەمنونی. وڵات چی بڵێن کاکە هەر چیەک بڵێن بێ ئیسفادەیە. مناڵەکانی ئێمە چوونە سەر و جادەیدا وتیان با چاکسازی بکەن. تیان گەندەڵی هەیە کاکە چاکسازی بکەن داوای تا عیناتیان کرد خۆی چیان پێ نەبوو. بەخوا کە بەردیشیان پێبوو بێ خۆ بەرە بارەگایە نەڕۆشتن هەر لە ناو بازاڕەکە و لەسەر شەقامەکان داوای چاکسازیان کردو. ئێتا ئێستاکە و چاکسازیان نەکردەوە تانی ئەو عالەمە بۆ قەیرانەیە ڕۆشتو و کاکە گیان هەمووی بەڕێچکەی ئەو مناڵانەی ئێمەیان ڕۆن و داوای چاکسازیەکەن. ئەو کاتە هینەکان ئێمەیان هەموو بە فیشەک ساردەوە کرد باوکەکە. بۆ داوای چیان کرد هەردی داوای تاعیناتی کرد هەردی شەو ڕۆژ ناخەوت وەڵڵاوە بیلای بەرچاوی شین بووە دەستگیرانەکەی و خواکە هەردی من ئەگوازێتەوە بەخوا نالم بە شەو ئیشکە ئەو نە لە لای خۆش زۆر باشە گەنجیان لە یەک کرد دابێمە لای جەناب بۆ ئەم دەرفەتەکە یاوتارە نەبە ئێمە بەس من ویستم نییە معاناتێکی کەمی خۆم بۆ ئەو خەڵکە بۆ ئەو دەسەڵاتە ڤایرۆسە گەندەڵە بڵاوکەمەوە بڕوا بکە طبعاً ئەو شوێنی کە من لێ خەوم لە ماڵەوە ڕسمەکەی هەردی بەرامبەرمە ئەو دایکی نازانێت بەبیلە هەموو شێوێ من نییە ئەمرم و زمووە لەژێر ئەو جێگایە من قۆم گرم وەڵای کەم ئاوە ئەتاویانی باشە لەداق نازم چی بکەم من 2 ساڵەوە پێجەڕدەش لێیە ئەو معاناتەی من هەمە ئەی بینم هەموو شتەکانیم بیرەکەوێتەوە ئەی بینم خۆمە بیرەکەوێت کە لە وەختی عەسکەریە کە 8 مانگ سجن بووم لەسەر کوردایەتی لە بەسڕا هەموو ئەو ژیانە فیراری خۆم بیرەکەوێتەوە کە بۆ ئەم کوردە زاڵمەم کرد تەنەها شەقم تێڵرا بەدەستی بەعس ئێستاش کورد فیشک بنێ بە ناوچەوانی ڕۆڵەکانمانەوە
ئەو پیاوەی کە ئیسا خۆی داناوە بە سەرۆکی وڵات سەرۆکی هەرێم کە ئەڵێ خۆپشاندەرەکانی بەغا کەس ئازاریان نە ئەی خۆی و جەنابی بۆ پیشەکەنێن بە ناوچوانی ڕۆڵەکانی ئێمەوە من داواکارم لەو خەڵکە ئەمانە نییە ڤایرۆسن بەدەستی خۆتان نیان تۆ کۆتاییان پێنێن کۆتاییان نایەت ڕۆژ بە ڕۆژ زیاتر زاڵە من بەسەرتانە بڕوا بکە بەس کورتانەکە ماوە لێتان نێن بەس کورتانەکە ئەیتر تاو لێشیان خوڕیون هیوادارم نییە گوێتان لە دەنگی من بێ من لەو خواشتە من ناکەم ئێستا لەم کەناڵە بچمە دەرەوە فیشەکە بنیان بە ئێری منیشەوە ڕزگارم بێ لەم ژیانە ناخۆشە ڕزگارم بێ کۆتایی بەم ژارە بێن داواکارم لەو خوایە ئینتیقامیان لێبسەنی خوایە ئینتیقامی ئەمانەیان لێبسەنی خوایە ئینتیقامی باوکی ئەو مناڵیان لێبسەنی کە ئەیستانیە کەس نازانێ بە چ نەوعێکەژی بە چ نەوعێک لەناو برادەرەکانی ئەژی خوای انتقامی منیان لێبسەنی خوای انتقامی ئەو دایکیان لێبسەنی کە هەتا ئیستانیە 9 ساڵانی ئەو پانتۆڵ و کراسی کە بە خوێنەکەەوە ئێستا شەڵی گرتووە ئەو خانووی کە ئەیبینی کە بەخوای ئێستاش هەر لە شوێنی خۆیانەوە باشە زۆر باشە خوا انتقامتان لێبسەنیە ئەمانە سا ڤایرۆسەکەڵێن بڵاو بۆتەوە لە سین کۆرۆنای ناوە نازام جیناوە بڕوا کە ڕۆژێکی ئەم ئێستانە ساڵێکەش بێنیە عیلاجێکی بۆ زۆزرێتەوە بەس ئەمانە ڤایرۆسێکن عیلاجیان نییە عیلاجیان بەس ئەبێ تاوک کۆتاییان پێ بدرێ اینجا ئەو پیاوێکی بەغیرەت مێوە کە کۆتاییان پێ بێنێ کێیە ئەمانە دەردی کابرای هەولێری ئەڵێن نییە ئەگەر شوانی بەرخن نەگۆڕی بەرخە هەر ئاوەلاوازە بێت ملەتیش هەر ئەوە زۆر باشە کاک فاروق ئەگەر مایکە بدەیتە کاک ئیسماعیل زۆر بە کورتی کاک ئیسماعیل لە 30 سانیە دەمەوێت ژیانی وەڵامی ئەمە وەربگرم ئەمانە ژیانیان دەوێت ژیانێک ینی ئێستا کاک عەلی خۆت دەزانی ئیشی پێ ناکرێت ڕۆڵەکەی جگەرگۆشەکەی لە دەستداوە ئەنەز باوکی نەمەوە ئەگەر باوکی مابایە ڕەنگە ئێستا داهاتێکی باشی بۆ پیا بکرابایە ئەمانە ئەگەر لە هەمان کاتە ڕاستە ڕازی نەبوون بۆی کە لە بەرامبەر وەرگرتنی خوێنی ڕۆڵەکانیان بێدەنگ بن بەڵام خۆ پێویستیان بەوە هەیە کە مافێکی خۆیان بدرێتەوە ڕۆڵەکانیان بە ناحەق شەید بوون بە یاسا مافیان پێ بدرێت ئەمانە هیچیان بۆ کراوە و زۆر بە کورتیش پێم بڵێ ئێستا ئەرکی هیچ نەوێ بڵێن لایەنە سیاسیەکە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان و خەڵک چیە لە بەرامبەر ئەمانەدا بەڵێ ئەمانە تاوەکو ئێستا کە سوکاری شەیدەکان هیچ مافێکیان نە لە حکومەتەوە نە لە هیچ شوێنێکەوە پێ نەدراوەوە سەربەرزانە خۆیان نەژین ئەوە کاک حاجی عەلی و کاک تەها و کاک شێخ فاروق و کاک شێخ زاید و ئەوەش دایکیان و بەڕێز مامۆستا سازگاریش هەمویان بە ڕەنجی شانی خۆیان خانەوادەکانیان بەڕێەکەن و هیچ ماف و ئیمتیازاتێکی ڕۆڵەکانیان وەرنەگرتووە و سەربەرزی خۆیانە ئاوا ماونەتەوە من بۆیە ئەڵێم من نۆدانە ساڵە من لەگەڵ ئەم خانەوادەدایانە تێکەڵاوم وەکو کوڕی ماڵەکانیانم لێ هاتووە ئامادەم نەک 9 ساڵی تر هەتا ژیانم ما بێت و هەناسە بەم من خزمەتیان بکەم و لە خزمەتیان نابم چونکە ئیرادیشی ئەوەندە بەهێزیان هەیە ئەوەندە خۆڕاگرن ئینسان سەرسامە بێ کە ئەیان بینێ زۆر باشە کاک ئیسماعیل بینەرانی عزیز دیارە کاک جەلال بمبوری ویستم یەکشە لە بەرنامەکەی جەنابتە بەسەر چاو هەر ئەمێەوە نییە ئاماژە بۆ بکەم کە ئێمە سبینە کاتژمێردەی سەر لە بەیانی لەسەر گۆڕی شەید ڕێژوان کۆوە بینەوە و کاتژمێرسی پاشنیۆرۆ لە هۆڕی ڕۆشنبیری سلێمانی یادی هەفتەی شوباتەکەی نۆ سوپاس دەکەم مەکانە ئەوەی پێمان بکرێت بە پەخشی ڕاستە خۆ بێ ئامادەکردنی هاڵ و راپۆرت بە دڵنیاییەوە لەگەڵ کەسوکاری هەڤەی شوباشی سوپاستان دەکەین سوپاس بۆ کەناڵی پەیام دەستان خۆش زۆر سپاس بۆ ئێوەش کە تام ساتێ بەرنامە لەگەڵمانە بوون هیچ دەرفەتێکمان نەماوە تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ